ئەو کەسانەی کە دەڵاڵی کڕین و فرۆشتن بە تایبەت خانوبەرە دەبێت لەمە دووە وریابن لەبەرەوە فتوا دەرکراوە کە بە چی شێوازێکە و پارەی وەری دەگرن دەبێتە حرام. لەلایەکی دیکەشەوە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان ئەمڕۆ دیسانەوە گردبوونەوە کراو بەشێکی زۆری بۆ دامەزراندن بۆمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. کاکڕین و فرۆشتنێک با مڵکێکی خانوبەرەوە دەکەن نەر لە خۆتانەوە پارەی دەڵاڵی وەرمەگرنەوە فتوا دەرکراوە و دیاری کردووە چۆن ئەو پارەیە دەبێت بە حرام. ئەمڕۆ لیژنەی باڵای فتوا لە هەرێمی کوردستان دوو فتوای نوێی دەرکردووە. هەردوو فتوا کە تایبەتن بە بابەتی خانوبەرە. یەکەمیان لەبارەی وەرگرتنی کرێی دەڵاڵیە و دووەمیشان لەبارەی گرێبەستی کڕین و فرۆشتنە. بەپێی فتوای یەکەم ئەو پارەیە کە نووسنگەکان وەکو کرێی دەڵاڵی زیاتر لە ڕێژەی یاسایی لە کڕیار یان فرۆشیار وەردەگرن حرامە. وا باشترە کرێی دەڵاڵی تەنیا لە لایەنی کڕیار وەربگیرێت. لەبارەی فتوای دووەمیشەوە لیژنەکە بڕیاریدا کە وەرگرتنی هەر برە پارەیەک بەرامبەر بە پەشیمان بوونەوەی کڕیار یان فرۆشیار کە لە گرێبەستەکانی خانوبەرە ئاماژەی پێدەکرێت دروست نییە و وەرگرتنی ئەم جۆرە پارەیەش دەچێتە خانەی خواردنی ماڵی خەڵک با بەتاڵ و بێ بەرامبەر. دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەیی وتەبێژی یەکێتی زانایان بە 1964 ڕاگەیان دەرکردنی هەردوو فتواکە دوای ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە خاوەن نووسنگەکانی کەرتی خانوبەرە پرسیاری جۆرا و جۆریان لەسەر ئەم بابەتە بۆ لیژنەی باڵای فتوای هەرێم ناردووە. دامەزراندنی 500 کەس بۆ پارێزگای هەڵەبجە بێ کاردانەوە و ڕەخنە نەبووەوە تا ژمارەیەک لەو دەرچوانەی کە ساڵانێکە چاوەڕێی دامەزراندن دژی نەگەڕانەوەی ناوەکانیان لە بەردەم پارێزگای هەڵەبجەدا گرت بوونەتەوە و چەند داواکاریەکیان ئاڕاستەی ئیدارەی پارێزگاکە کردووە. ئەوانەی گرت بوونەوە لەو دەرچوانن کە کاندید بوون بۆ دامەزراندنەکە بەڵام ناویان لە لیستەکەدا نییە و چیرۆکی سەیرسەیریش بۆ هەندێک ناوی ناو لیستەکە باز دەکەن. شۆخ عەزیز نوێنەری دانەمەزراوان بە 1964 وت کەسی وا هەیە لە ناو دامەزراوەکان خەڵکی هەڵەبجە نییە هەشیانە دامەزراوە و لا دەرەوەی وڵاتیش دەژیت. نێچیروان محەممەدێکی دیکەیە لە نوێنەرەکان و باس لەوە دەکات کە خاڵبەندی بۆ دامەزراندنەکە ڕەچاو نەکراوە چونکە دەڵێت خەڵک هەیە زیندانی سیاسیە کەچی ئەولەوێتی پێنەدراوە و ناوی نەگەڕاوەتەوە و دانەمەزراوە. ئەمڕۆ گرتبوونەوە تەنیا لە هەڵەبجە نەبوو بەڵکو لە گەرمیان و ڕاپەڕینیش گرتبوونەوە هەبووە بەڵام بابەتەکانیان جیاواز بوو. لە گەرمیان مامۆستایانی وانەبێژ لە کارلابراو لا بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە گرتبوونەوە و داوایان کرد بگەڕێنەوە سەرکارەکانیان. ئەو مامۆستایانە کە ژمارەیان نزیکەی 300 کەسە باسییان لە بڕیارەکەی خانەنشینی فەرمانبەران کرد کە بەهۆیەوە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران و مامۆستایان خانەنشین دەکرێن داوایان کرد لە شوێنی ئەواندا بمەزرێن. لە ڕانیەش کارمەندانی خۆبەخشی تەندروستی کە ژمارەیان نزیکەی 1000 کارمەندە لە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕانیە گرت بوونەوە و داوای دامەزراندنیان کرد. بەشێک لەم کارمەندانە نزیکەی 2 مانگە بایکۆتی ناوەندە تەندروستیەکانیان کردووە و بۆ جاری سێەمە لە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕانیە گرت دەبنەوە و وتیان ئەگەر جوابی داواکاریەکانمان نەدرێتەوە بەردەوام دەبین لە بایکۆت و گرتبوونەوە. ماوەی چەند ڕۆژێکە لە دوو بازگەی سنووری قەزای کۆیە ڕێگری لەو ئۆتۆمبیلانە دەکرێت کە تایبەتن بە پرۆژە پەلەوەریەکان هەر ئۆتۆمبیلێکی لەو شێوەیە لە هەولێرەوە بێت لە بازگەی تۆپزاوار ڕێگەی پێ نادرێت و ئەوەشی لە کۆیەوە بڕوات لە بازگەی دێگەڵە ڕێگری لێ دەکرێت. جەلال تایر خاوەنی کێڵگەی پەلەوەریە بە 1964 ویت ماوەی 3 ڕۆژە مریشکەکەم ماوەتەوە و نایەڵن بیبم بۆ هەولێر. بۆ ئێمە هەولێر نزیکترین شوێنە و دەستمان ناگات بە شارەکانی دی. بەرزان ڕەمەزانی ژەڵێت گەربیانەوێت پەلەوەرەکان بنێرنە خواروی عێراق داوای 3 ملیۆن و 200 هزار دیناریان لێ دەکرێت بۆ ئەوەی لە بازگەکان تێپەڕ بن. بەم هۆیەوە زەرەر و زیانێکی زۆریان پێگەیشتووە. هەواڵێکی سەرنجڕاکێش هەیە لە ماڵپەڕی 1964 ئەمڕۆ ژمارەیەکی زۆری ئەفسەران و کارمەندانی فەوجێکی حەشدی شعبی لە کەرکووک گرت بوونەتەوە. بەرپرسی فەوجەکە بە قسەی ئەوان پارەیان یاخود وەکو سەرانە لیان وەردەگرێت ماگانە لە موچەکەیان دەبڕێت و دەیبات بۆ خۆی هەر ئەمە ناکە پارەیان لێ بڕێت چەند شتێکی تریشیان بەرامبەر دەکات. ئەمڕۆ چوارشەممە کارمەندانی فەوجی سەی لیوای 63 حەشدی شعبی لە دژی بڕینی موچەکانیان بە بێهۆکار لەلایەن بەرپرسی فەوجەکەیانەوە گرت بوونەوە. ئەوان قسەیان بۆ 1964 کرد دەڵێن ماگانە کە مەعاش دێ 100 هزار دینارمان لێ بڕن نازانین بۆچی لێمانە بڕن. هەندێک جار پارەی خۆراکمان لێ وەردەگرن و کاری بلۆکاری و چیمەنتۆکڕین و بلۆکڕین و دانانی و ئەوانشیمان پێ دەکەن و بەکارمان
دەهێنن. ماجد یاسین کارمەندی حەشدی شعبیە بە 1964 وێت بەرپرسی فەوجەکەمان پارەی خۆراکی مانگانشمان لێ وەردەگرێت. مانگانش کە موچە دێ 100,000 دینارمان لێ وەردەگرێت و وەک سەرانە جگە لەو کارانەی کە پێمان دەکات. مازن عەلی کارمەندێکی دیکە حەشدی شعبیە وتی ئێمە سەر بە فەوجی سەی کەرکووکی لیوای 63 حەشدی شعبین. ئەم مانگە هەر کارمەندێکی وەک سەرانە 1,300,000 دیناری لێ بڕاوە. خۆمان داوامان لە دۆستخورمات و بەشێکمان لە حەویجا دەوام دەکەین. ئێستا ئەمان گرت بوونەتەوە داوا دەکەن کە لێپرسینەوە لەم بەرپرسیان بکرێت. بزانم بۆچی ئەم هەموو کارەیان پێ دەکات و لە بەرامبەریشدا پارەیان لێ وەردەگرێت. بەرپرسی ڕاگەاندنی لیوای 63 حەشدی شعبی بە 1964 وێت پێشتر ئەو فەوجە سەر بە کەرکووک بووم، بەڵام بەهۆی ئەوەی فەرماندەی فەوجەکەیان کاری ئاژەڵداری و کشتتوکاڵیان پێ دەکات هەروەها مانگانە بڕی 250,000 دیناریان لێ دەبڕێت، هەر هەفتەیەکیش بڕی 25,000 دیناریان لێ دەبڕێت. یعنی ئەوەی کە سەرنجڕاکێشە ئەوەیە ئەم بەرپرسە ئاژەڵدار بووە، کاری ئاژەڵداریشان پێ دەکات و کارمەندەکانی دەڵێت ئاژەڵدۆشی نیشمان پێ دەکات. یعنی هەر لەوان نەماوە کە پارەیان لێوەرگرێت، چەندین کاری تر هەرەوە ماوە کاری ناوماڵگشیان پێ ئەنجام بدات. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.